لحديثك صحيح أبو داود أتوب غمري خوا فرمي صلى الله عليه وسلم هیچ ڕۆژێک نییە لای خوای گەورە گەورەتر و بەڕێزتر و خۆشەویستتر بێ لەم دە ڕۆژەی مانگی ذوالحیجە کەواتە کردەوەی چاک ئەنجام بدە. یەکێک لە کردەوە چاکەکان بریتە لە نوێژ عیبادەتێکی زۆر گەورەیە. بە ئیزنی خوا نوێژە فەرزەکانت لە کاتی خۆیدا بکە، چونکە لە حەدیثێکی صحیحی بوخاری مسلمدا هاتووە ئیمامی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێ بێ ئەفەرمێ پرسیارم کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی کردەوەیەک لای خوای گەورە لە هەموو کردەوەی خۆشەویستترە، خۆشەویستترین کردەوە بەلای خواوە چییە؟ فەرمی الصلاة على وقتها، نوێژکردن لە کاتی خۆیدا. وتم پاشان چی؟ فەرمی پاشان چاکەکردن لەگەڵ دایک و باوکتە، لەگەڵ دایک و باوکشتانە چاک بن لەم چەند ڕۆژەدا خێر و عیبادەتێ زۆر گەورەیە، هەموو کاتێکش لەگەڵیانە چاک بن ئینشاءالله. نوێژەکانت بە جوانی بکە، هەموو کاتێک لەم چەند ڕۆژەدا فرسەتە عیبادەتی زیاتر بکە، نوێژی سەڵات و تەسبیح بکە کە خوا لە هەموو تاوانەکانت خۆشە بێ، دوو دڵیش مەبە لە صحیحێتی و ڕاستێتی حەدیث سەڵات تەسبیح. هەر کەسێکەڵێک ضەعیفە بابێ قسەی لەگەڵاکەم بەس بەبەڵگەوە بە ئیزنی خوای گەورە، بەس ئەبێ کتابێکی بەلایەنێکەم و هەزار کتابی سەیر کردبێ دەربارەی ئەو مەسەلە و جا قسەی لەگەڵاکەم ئینشاءالله. چونکە چەند جا باسمان کردووە دوو کتابی خوێناوەتەوە چوار عولەما دەڵێن ضەعیفە، وەک باسم کردووە سەڵات و تەسبیح کتابیشم لەسەری دەکردووە الحەمدولله چەند ساڵە پێش و بڵاویش بووەوە، 71 عولەمای گەورە دەڵێن صحیحە، 11 عولەما دەڵێن ضەعیفە. کامیان زۆرترە؟ ئەوانەیشی کە ئەڵێن صحیحە زۆربەی عولەمای حەدیثن، ئەوانەی کە ئەڵێن ضەعیفە دوانسیانێکی عولەمای حەدیثن. کەواتە ئینشاءالله بێگومان بەلەوە شەو نوێژ بکە، نوێژی چێشتەنگاو بکە، چونکە زۆر گرنگە نوێژەکانت بە جەماعەت بکە. والله لەم ڕۆژانەدا نوێژەکانە بە جەماعەت بکەی خێری زۆر زیاترە. نوێژی بیانی مزگەوتەکان زۆر بێنازن. لەکوێن گەنجەکان؟ ئەوانەی کە دێت زۆربەی بە تەمەنەکان و نەخوێنەوارەکان لە مزگەوتن بەیانیان، خوێنەوارەکان و شەهادەدارەکان کەمیان لە مزگەوتن، بەڕاستی بەداخەوە با بە خۆمان دابچینەوە. نوێژ زۆر گرنگە، عیبادەتێکی زۆر گەورەیە، لەم ڕۆژانەدا زۆر گرنگی پێ بدەن، سونەتەکان بە تایبەتی ئینشاءالله.